ئەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە لە ئێستای کوردستان هەیە من خۆم کە بەراورد بە هەندێک شوێنەکانی تر وڵاتە بە حساب بە بڵێنکە جیهانی یەکەم بە بڵین بەراورد ئەەکەم زۆر خاڵ هەیە کە ئەگەر من بەس بکەم هێشتا ئێمە پێشکەوتوین. ئیتر گوێ لەوە ناگرین کە بۆ نمونە لە چ شوێنێکەوە لە ساڵێک لە 2 ساڵێکە ئافرەتێک بۆ نمونە کوژرێت. ساڵانە لە برزیل بۆ نمونە دەستدرێژێکی زۆر هەیە بەرامبەر بە ئافرەت لە ئەمریکا بە هەمان شێواز لە بریتانیا لە ئەڵمانیا لە شوێنەکانی جیاواز کەواتە من خۆم بە شێوازێکی زۆر گەشتبینانە هەست دەکەم کە کوردستان هێشتا زۆر باشتر لە شوێنەکانی تر بەڵام ئەمە هۆکاریەوە نابێت کە ئێمە لە گەشتبینی زۆرەوە هەندێک ڕاستەقینەکان بپۆشێنین. توندەتیژی لە سروشتی مرۆڤ وەکو گیاندارێک هەیە. بەڵام لە کاتێک ئەو شتانە ئەگۆڕێت کە پەرەپێدان و گەشەپێدان و پەروەردە لە هەموو بوارێکە ئەوانە بەرز ببێت کە ئەمیش بە هەمان شێواز ببێت. هۆکارەکان یەکدوان نین بەڵام هەندێک کات هەیە کە لە ژینگەکانی کە پیا و ساڵەری زۆری تیا بووە پیا و پەربەر بووە زیاتر پیا و زاڵ بووە لەسەر بریاردانەکان ئەوە تۆزەرەگیری ئەکا لە گەشەپێدانی ئافرەتان بەڵام خۆشبەختانە لە کۆمەڵگەی ئێستای کوردەواری کوردستان کچ ئەخوێنێت کچ کار ئەکا و خاوەن بریاری خۆیەتی و ساڵانە باشتریش ئەبێت.